سێ تیجارەت لە قورئانە خوای گەورە باسی کردووە هەر کەسێ ئەم بازرگانیانە لەگەڵ خوای پەروەردگارا بکە هەرگیز زەرر ناکات. یەکەمیان خوێندنەوەی قورئان و خزمەتکردنی قورئان و نزیکبوون لە قورئان و هاوڵایەتی قورئان. دووەمیان نوێژەکانت پەیوەندی نێوان خۆت و خوای پەروەردگارە. ئەگەر باش بن لە دنیا و ئاخرەتیش باشەوی. مەخاڵی چەندەموو؟ سێم چی بکەم یانی؟ باشە توش تەسویرێکم تەکاکەی بەخشین لە ماڵ و سامان کەم ناکات و ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرموویەتی تووڕەی خوای پەروەردگار لەسەرت نایەڵێ نەخۆشینەکانت چارەسەرەکە بەڵام موسیبەت لەسەرت نایەڵێ و هەروەها سوودی زۆرە. ئەم سێ بازرگانی کە باسمان کرد خوای پەروەردگار لە یەک ئایەت کۆی کردەوە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. بەڵێ خۆت لە یەکێ لەم بازرگانیانە بدۆزۆ ئینشاء الله هەم لە دنیا و هەم لە ئاخرەتیش زەرەر ناکەی. سەلام عەلەیکوم.